گەشت و گوزار لە وڵاتانی دنیادا وەکو سەرچاوەیەکی داهات زۆر پشتی پێدەبەسرێت. تەنانەت هەندێک وڵات ئابووری خۆیان لەسەر بنەمای یاخود بە کەرتی گەشت و گوزار بەرەو پێش دەبن. بەڵام لەم چەند ڕۆژەی کە جەژن و بۆنەی گشتی بۆ لە هەرێمی کوردستان ژمارێکی زۆر لە گەشتیار ڕۆیان لە هەرێمی کوردستان کرۆ بە دیاریکراوی سنووری سلێمانی دەوتێت کە ژمارێکی زۆر گەشتیار ڕۆیان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کردو لەو نێوەندە تشدا کێشە بۆ هەندێک لە گەشتیارەکان وەکو شوێنی مانەوە و هەندێک ڕەوشێنی دیکە دروست بووە. لە درێژی چیرۆکە هەواڵی ئەم ئێوارەیەدا دەبیستن و دەزانن کە گرفتەکان چی بوون. ئێوارەتان باش و بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ. من لەوە نابەکرم لەگەڵمان بن بۆ چیرۆکە هەواڵی ئەم ئێوارەیە. نزیکەی 100,000 گەشتیار بۆ ڕۆژانی جژنی قوربان سەردانی ناوچە گەشتیاریەکانی سلێمانیان کردو. گوتەبێژی گەشت و گوزاری سلێمانی دەڵێت پێویستمان بەوەیە لە بۆنەکاندا سەرجەم شوێنە گەشتیاریەکان کراوە بن تاوەکو هاتنی ئەو ژمارە زۆری گەشتیار نەبێت بەگرفت. هونەرمەند ڕەوا جەمال لە چیرۆکە هەواڵی ئەم ئێوارەیەدا باسی ژیانی تایبەتی خۆی دەکات. دکتۆر ڕەوا دەڵێت دە گۆرانی نوێ ئامادەیە و بڕیارە دوای جژنی قوربان کلیپ بۆ یەکێک لە گۆرانیەکانی بکات. پیاوێک لە حاجیاوە 41 ساڵە شۆفێرە و تاوەکو ئێستا هیچ سەرپێچێکی نەکردووە و بە تەواوی پابەندی ڕێنماییەکانی هاتوو چۆک بووە. مام سمایل شۆفێری ئۆتۆمبیلی تایبەت و بار هەڵگر بووە و لەو 41 ساڵەدا کە شۆفێری کردووە تووشی هیچ ڕووداوێکی هاتوچۆوە نەبووە. ساڵانە لە کاتی بۆنەگشتیەکاندا گەشتارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. بێگومانی شاتنی گەشتیار پێویستی بە کۆمەڵێک ڕێوشوێنی تایبەت هەیە کە بگیرێنە بەر بۆ پێشوازیکردنی ئەو ژمارە لە گەشتیار. سادەترین ڕێوشوێنیش دابینکردنی شوێنی حەوانەوە و کردنەوەی شوێنە گەشتیاریەکانە. ئەم ساڵ بە دیاریکراویش لە ڕۆژانی جەژندا ژماری هاتنی گەشتیاران بۆ ناوچە گەشتیاریەکانی سنووری سلێمانی زیادی کردو و بەشێک لە گەشتیاران لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هاتوون. خۆیان دەڵێن کە ڕازین لە ناوچە گەشتیاریەکان بەڵام داوای خزمەتگوزاری زیاتر بۆ ناوچە گەشتیاریەکان دەکەن بە تایبەتی شوێنی مانەوە. گوتەبێژی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانیش دەڵێت بۆ ئەو ژمارە گەشتیارە پێویستمان بەوەیە کە سەرجەم شوێنە گەشتیاریەکان کراوە بن. لەگەڵ سێ هاوڕێی بۆ بەسەربردننی پشۆکانی جەژن بە مەبەستی گەشتکردن ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە. یاسر لە پارێزگای سەلاحەدینەوە هاتووە و لە زۆربەی خزمەتگوزاریەکان ڕازیە. نجي سليمانية دائما احنا يعني وخاصة بەردەوام دێن بۆ سلێمانی بە تایبەت لە کاتی بۆنەکاندا. هەموو شتێک لێرە جوانە. خزمەتگوزارەکان باشن. پێشوازێکی زۆر باشیان لێ کردوین لەلایەن خەڵکی سلێمانیەوە. گەشتیارێکی زۆر ڕووی تێ کردوین. فەرقی هەبوو بەس ئەگەر بڵێم زۆر وەکو ساڵی پار ئەو هینێ نەبوو ئەو قەرەباڵغیە نەبوو. گەشتیارێکی زۆر هاتووە بەس لە ناو شارا نامێنەوە وەچنە دەرەوەی شار. ساڵانە هەندێک گرفت لە کاتی هاتنی گەشتیاران دێنە پێشەوە گرنگترینیان نەبوونی شوێنی مانەوەیە و گەشت و گوزاری سلێمانیش دوو گرفتی سەرەکیان هەیە. یەکێکەوەی کە هاوڵاتنە پێویست بەدەنگ با بڵێن ئێمۆنیان کەمە داواکاریان لیەکەن ئەڵێن شوێنەکان با بەردەوام کراوە بێ سەرجەم شوێنەکان کراوە بێ. ئێستا لە سلێمانە ڕەنگە 180 ڕۆژە گەشتیارەکان کراوە بن بەڵام قسەی ئێمە لەسەر با 100 کراوە بێ نەکە 180. بەشی پێویستی بە زیادی شەوە شوێنەکان کراوە گرفتی شوێنی حەوانەوە لە خواردنەوەش نییە. گرفتی دووەمیش کەمی دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی گشتیەکانە. تۆ دەسەڵاتێکی هێندە گەورە نییە بتوانی بە ئاسانی گەر شوێنێک پابەند نەبوو دایخی مۆڵەتی لێبسەنی تۆ. بەپێی ئەمارەکانی گەشت و گوزاری سلێمانی بۆ 4 ڕۆژی جەژنی قوربان نزیکەی 65,000 گەشتیار هاتوونەتە پارێزگای سلێمانی. بەڵام گەشت و گوزاری سلێمانی تا ڕێکەوتی حەڤەی مانگ ئاماری هاتنی گەشتیاران وەردەگرێت کە ڕەنگە ئەو ڕێژەیە بەرز ببێتەوە بۆ 100,000 گەشتیار کە زۆرینەیان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتوون. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵە بۆ قسەکردنی زیاتر لەسەر هاتنی گەشتیار بە دیاریکراوی لە ڕۆژانی جێژندا بۆ هەرێمی کوردستان و
ئەو هەماهەنگی و ئامادەکاریانی کە دەکرێت بۆ کۆنتترۆلکردنی بابەتی هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان بکرێت ئەتا ئەنۆرۆکو لە پرسراوی کۆمەڵی کۆمپانیاکان و نووسنگی گەشتیارەکانی سلێمانی بەشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمان کاکە زۆر بە خێراتی سپاس بۆ ئامادەبوون لە جەژنی شە پیرۆز بێت کۆتا ڕۆژی جەژنی شەوە پیرۆز لە بینەوە زۆر سپاسەکەم کاک ئاتا ئەگەر لە ئاماری ڕۆژانی جەژنەوە دەست پێ بکەین بۆ ڕۆژانی جەژن چەند کەس لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانەوە هاتۆتە هەرێمی کوردستان ئاماجی هەموو کۆمپانیا گەشتیارەکان بە تایبەتی ئەوانەیە کە خەریکن بەهێنانی گەشتیاران بۆ کوردستان بەگشتی بۆ شاری سلێمانیش بە تایبەتی ئامانج و ئاواتی ئێمە ئەوەیە کە زیاتر گەشتیار بۆ بکەینە شاری سلێمانی بینە شاری سلێمانی پێی ئەو گرێبەستانی کە هەمانە لەگەڵ کۆمپانیەکانی ناوەڕاست و باشووری عێراق و لەگەڵ کۆمپانیەکانی وڵاتی ئێراندا ئێمە ئەو کۆمپانیانی کە لە شاری سلێمانی کە مۆڵەتیان هەیە و خەریکی هێنانی گروپاتی گەشتیارین 20 کۆمپانیا بۆ 25 کۆمپانیا بێت کە هەمووی لە کاتی بۆنەکاندا ئەم گرێبەستان بەڵێکە تەنها ئیشیان تایبەتە بۆی کە گەشتیار بێنن و هەشمانەکە تایبەتن بە گەشتیاری ناوخۆی گەشت و گوزاری ناوخۆی کە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان هەبێ ئەم 25 کۆمپانیایە لە کاتی بۆنەکاندا گرێبەستەکانیان تازە ئەکەنەوە بە بەرنامەی تازە بە پاکێجی تازە بۆی بیدێن بە کۆمپانیای هاوشێوی بەرامبەرمە لە ناوەڕاست و باشوور و لە ئێراندا بۆی بتوانین زۆربەی زۆری ئەو گەشتیارانە لە ڕێی ئێمە بێتە کوردستان و شاری سلێمان وتێکە لە شوێنی جیاوازەوە باس لە وڵاتانی دراوسێ کرد بە دیاریکراوی ئەوەی کە ئێوە تێبینی دەکەن زۆرتر گەشتیارەکان گەشتیاری ناوخۆی عێراقن یان لە وڵاتانی دراوسێشەوەیان و ینی بینی پارێزگاکانی ناوخۆی عێراقن بەڵێ هاتنی گەشتیاران بۆ لە ڕێگەی کۆمپانیاکان شاری سلێمانی زۆربەی زۆری ئەو گەشتیارانەکە یەن بۆ کوردستان بەگشتی بۆ شاری سلێمانی پشتیشێ بەر ناوەڕاست و باشووری عێراقەکەوێ و گەشتیاری ناوخۆیشمانەیە کە لە شارەکانی کەەوە هاتچۆ دەکەن دێن بۆرە لە دوهۆک و لە هەولێر و هاتوون بێرەوە بە پێچانە شو لێرە شو ئەگەڕێنەوە و دوای ئەوان یەکەم وڵات کە زیاتر گەشتیاری دێت بۆ کوردستان بۆ شاری سلێمانی ئێرانە کە ئێمە لە ڕێی چەند گرێبەستێک و لە ڕێی چەند پێشەنگایەکەوە کە بەشداریمان کردووە شان بەشانی حکومەت لەگەڵیانە و چەند گرێبەستێکمان کردووە و ئێستا ئەو گەشتیارانێکە بۆماندە زیاتر ئاعتیماد ناکاتە سەر ناوچە کوردەوارەکان بگرە زۆربەی زۆری گەشتیاریانمان لە ناوچە فارسەکانەوە دێنە بۆ ئێرە کە ئێمە توانیمانە لە ڕێی ئەو ڕێکلامە لە ڕێی ئەو پاکێجانەوە کە هەمانە زیاتر کوردستانیان پێ بناسێنین و شاری سلێمانیش بە تایبەتی لە دوای تەواوبوونی جەژنیشدا هەر خۆتانێکێکە بن لەو کەناڵانە کە داوا دەکەین لە ڕۆژی شەمەوە چەندەها گروپاتی کەمان هەیە کە کۆمپانیەکانی گەشتیاری دەگرێتەوە لە ئێران کە داوەتمان کردن بۆ ئێرە بۆی دووبارە لە کاتی بۆنەکانیان لە کاتی هاوینە لە وەرزە گەشتەکانە دووبارە سەردانی کوردستان بکەن و شاری سلێمانیش بەدڵنیای کوردستان 24 ئامادەی دەبێت باشە کاکە ئاتا هەماهەنگی هەیە لە نێوان کۆمپانیاکانی تایبەت بە گەشت و گوزار ئەوە لەگەڵ دەستەی گەشت و گوزاری سلێمانی بۆەوەی کە پێشوەختەوەکو ئامادەکاری بە ئێوە بوترێکە چەندێک گەشتیار بهێنن یان ئەم شارە چەندێک لە گەشتیار دەهێن بۆی کە گرفتێک نەبێت بەتایبەتی لە شوێنی مانەوە شوێنی حەوانەوە و گرفتی دیکەیان توش نەبێ و گەشتیارانەکەن ینی هەماهەنگێک هەیە ڕێکەوتنەوەی اتفاقێک هەیە لەو بینە هەماهەنگێکی زۆر باشە لە نێوان کۆمەڵەکان ئێمە لە شاری سلێمانی دوو کۆمەڵەمان هەیە کە بەتایبەت لە کەرتی تایبەت کە ئێمە وەکو کۆمەڵی کۆمپانیان نووسینگە گەشتیارەکان کۆمەڵی میوانخان و چێشتخانەکان لەگەڵ دەستەی گشتی گەشت و گوزار لەگەڵ شخصی ئەمەرخانە و لەگەڵ بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی هەماهەنگێکی باشمان هەیە پێش هاتنە پێشەوەی بۆنەکان دانیشتمان هەیە وەکو تیمێک کە چۆن ئێمە بتوانین پێیان ئەڵێن ڕێژەی هاتنی گەشتیانە لەلایەن کۆمپانیەکانەوە چەنە ئەوانیش لە ڕێی ئەو پەیوەندیانی کە هەیەە لەگەڵ شوێنەکانی کە بۆ نمونە لەگەڵ بازگەکانە لەگەڵ تەندروستی و ئەمانە کارەکانمان بۆ ڕێدەخەن کە ئێمەش بتوانین لە ڕێی ئەوانەوە کارەکانمان ئەنجام بدەین و گەشتیاران بینینە شاری سلێمانی. ئەگەر هەماهەنگی هەیە ینی بۆچی گرفت دروست دەبێ ینی دەوترێ مەساڵ کە بەتایبەتی شوێنی لە راپۆرتەکەشدا بینیمان کە دەوتر شوێنی حەوانەوە بۆ ئەوک پێویست بۆ هەندێک لە گەشتیارەکان دابینە بۆ ئەوان پەیوەندی بەچیەوە هەیە ئەوانش لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ڕێکخراویان ئەوە ڕەبتی بە کۆمپانیەکان خۆی ئەوەی کە لە ڕێی کۆمپانیاوە دەرخۆش بەڕێزی ئەزانی ئەوەی کە لە ڕێی کۆمپانیا بێ ئەو کۆمپانیا ملتەزیمە پێش هاتنی ئەم گروپاتی گەشتیارانە ئەوە هەموو شوێنێکی بۆ ئامادەکرد بێ هەر لە نەقڵەکەیەوە هەر لە شوێنی هۆتێلەکەی و شوێنی مانەوە و شوێنی حەوانەی و لەگەڵ شوێنی ناخواردنیدا بەڵام ئەو خۆرسکانەی کە خۆیان دێن لە بەبێ هیچ بەرنامەیەک ئەو خەڵکی کە خۆی هەمێ گەشتیاریەکەشان بەڵێ ئەوانش کە دێن زۆربەی زۆری ئەوانش کە هانامان بۆ دێنین لە ڕێی ئەو ژمارانی کە بڵایەکەینەوە لە ڕێی ئەو ژمارانەی بەڕێوەبەری گەشت و گوزار کە بڵای کردوتۆ لە بەردەم باقی گشتیا هەیە و ئێمەش لە ڕێی کۆمەڵی کۆمپانیەکان و هۆتێل و شێشخانەکان و
ئەوانەی کە گرفتیشان هەبێ ئێمە چوینە بەدەنگیانە خۆیان وەکو شاری سلێمانی وەکومانەوە ئەتوانین تا 40,000 بۆ 45,000 سەریر هەیە تەختەی خەو هەیە کە ئەتوانین گەشتیاران تیا بکەوێت بەڵام وەکو خۆت ئەزانی زۆری گەشتیارانی ساوایان لە هاتووە خۆیان مولکیان هەیە لێرە و کەسوکاریان هەیە و زۆربەی زۆریشان کە شاری سلێمانیە جێگە نەبێ زۆربیان ڕۆکەنە باخەکان کە ئەمێنوتیانە وەکو شوێنە نزیکەکان یعنی ئەلحەمدولیلا تا ئەم ساتە وەختە ئێمە وەکو سکاڵایەکی ڕسمی نە بۆ بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار چووە نە بۆ کۆمەڵەکان هاتووە. زۆر باشە سپاس بۆ ئەتانور و لە پرسراوی کۆمەڵی کۆمپانیەکانی گەشت و گوزاری لە سلێمانی کە لە ستۆدیۆ میوانمان بووی گەلێک سپاس. هونەرمەندانی کوردستان لە قۆناغە جیاوازەکاندا هەمیشە ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە گۆڕانکاری و بەرەو پێشچوونی کولتوری هەر بۆیش بەردەوام لەلایەن خەڵکەوە ڕۆڵ و پێگەی هونەرمەندان بەرز نرخێنراوە. بەشێک لە هونەرمەندانیش جیاواز لەو ڕۆڵە سەرەکی کە هەیان بووە لە بواری هونەریدا هەندێک جار لە بوارە جیاوازەکانی دیکەشدا جێدەستیان دیار بووە و پێشە و کاری جیاوازی تریان تاقی کردوتەوە. لە مێژووی دوور و نزیکیشدا چەندین نمونەی لەو شێوەیە هەم. چیرۆکە هەواڵ لەم کۆنسەپتە تایبەتی کە بە ڕۆژانی جژندا هەیبووە چوە لە یەکێک لەو هونەرمەندانەی کە ئێستا لە هەمان کاتدا پزیشکێکی ناسراوە و هەم هونەرمەندێکی ناسراویشە. دکتۆر جەمال عەبدول لە دیدارێکی تایبەتدا باسی لە ڕۆژانی مناڵی و جژن و کارەکانی خۆی کرد و ئاماژەی بۆدا کە کارێکی هونەری دەتراکی ئامادەیە و هێشتا بڵاوی نەکردوتەوە و پارچەیەک لە گۆرانیەکەی ناو ئەو گۆرانیە بڵاو نەکراوانەشی پێشکەش بە کوردستان ویستە جوار کرد. دکتۆر گیان سڵاو لێبێ باشی زۆر سپاس مەمنون سپاس دەکەم عەفو زۆر سپاس مەمنون سپاس. ئەزانی بۆ چاوەڕێتە ئەزانی بۆ دکتۆر گیان سپاس بۆ میوانداریە خێر بێن سەرچاو جژنتان پیرۆز جژنی ئێوە پیرۆز بێت زۆر سپاس. دکتۆر کە داخڵی ماڵەکەتان بووین ینی یەکسەر خانوویەکی جوانی کلاسیکی کۆن و هاتیشی نەژوورەوە یەک دنیاشتی کلاسیک و سەرنجڕاکێش ئەمە جێدەستی مامۆستا جەمال عەبدولی باوکتانە یان سەریقەیەکی خێزانیە؟ لە 76ەوە ئەم خانووێن ئیتر هەر ئەوەیە هینیە و کاتەیە و ئەگەر کۆنترین نەبین لە کۆنەکانی ئەم گەڕەکەین ماڵەکە کەمترین دەستکاری کراوە و خۆشمان دڵمان نهاتۆ بەڕاستی دەستکاری بکەین دڵگیریەک و جۆرە هینێکی تیا یادگاری مناڵی و باش ئەو باسی یادگاری مناڵیت کرد لەناو ئەم خانوویە بە دیاریکرای و بوو یادەوەری مناڵی دکتۆرەوە ئێستاش کە جژنە بەتایبەتی ڕۆژانی جژنی ئێوە چۆن بوو؟ بیرۆوەری مناڵی جژن بەڕاستی من ئێستاش هەرەڵم جژن بەڕای من بۆ مناڵ خۆشترە جژنانە وەرگرتنی تایە پەیوەندی بەکاتەوە هەیە دکتۆر ینی بۆ هەنە کەسەڵێ ئەو ساڵ خۆشتر بوو مثلەن چێژێکی زیاتر یان پەیوەندی هەیە بۆ زەمەنی مناڵی مرۆڤ ئێستاش تەمەنی مناڵی خۆشترە بە تایبەتی ئێستا با بڵێن ڕێگەی یاریکردن و ئەمانە زیاترە مەسەن شاری یاریەکان هەیە وەسایلی باشتر لە بەردەستایە جاران ئەو شتانەش نەبوو بەڵام هەر بەلامانەوە خۆش بوو جلی تازەتە کرد و جژنانە وەرەگرت و چوزانم کۆبوونەوەی خێزانی و سەردانی ماڵە پور و خاڵ و بەداخەوە ئێستا تۆم بڵم ئەو لایەنە کۆمەڵایەتەکەی سەردانکردنی خزمەوانە کەمتر بووەتەوە بە نامەیەک یان بە تەلەفۆنێک لە کۆڵ خۆت یەکەیتەوە پەیوەندی کۆمەڵاتیەکان وەکو جاران نەماوە بەڵام بە هەموو بیرکردنەوەیەک هەر تەمەنی مناڵی بۆ جژن خۆشترە بەڕای من. باشە ڕاستە باشە دکتۆر بەرەوەی کە هەم لە تەوقیتێکین کە شیرینی تایە زۆر ئەخورێ اینجا ڕەنگە هاوڕێ برادەر کەس دۆست و نزیکەکانە ڕەنگە نەخۆشەکانیشە ڕوویاوە لە ڕۆژانی جێژنە حاڵەتی ئیمەرجنسی هەیە بڵێ دکتۆر فریام بکەوە بە تایبەتی لەم جام ڕۆژانە بێگومان نەک ڕوویاوە هەر زۆربەی جار ئەوەی کە ڕەفیق و دۆست و برادەرە نزیکەکانی خۆتە لەو کاتانەیە بیرەکەوێتەوە تریان لە جەژن هەبێ هەن لە هەینی هەبێ کە با بڵێن داوامی فەرمی نییە گوێ نایە بەوەی کە نەک گوێ نایە تر لە خۆی ڕابینێت و نازی ئەوەی هەیە بەسەرتەوە کە نزیکتە و ڕەفیقتە و برادەرتە و کەس و کارتە بۆشە حەل کردووە دکتۆر بەخوا زۆربیان ناڵم هەمووی بەڵام زۆربیان ئەوەنی توانی بێتم بەدەمیانەوە ڕۆشت تۆڕا بەرهەمی نوێی ئامادەیە و بڵاوی ناکاتەوە یان
بەرهەمینی و تۆماری نەکرد. وڵات نزیکەی بەرهەمێکم ئامادەیە 9 بۆ 10 بەرهەم ئامادەیە و تەنانەت دەنگیشی خراوەتە سەر هەموو شتێک ئامادە کراوە لەبەرێکە گۆرانەکانە بڵاو نەکردوتەوە بەڵام داوات دێ بکەین مەسەلەن کۆتایی بەرنامەکەی ئێمە مەسەلەن بڕگەی ئێمە بە گۆرانێکی ئێوە بێ ئەتوانین لەوانی کە بڵاو نەکراوە بە دڵی خۆت بەسەر چاو کۆپلەیەکی وەکو جەژنانە بە هیوام لێم وەربگرن زۆر بەخێر بێن بۆ ماڵەکەمان و لە کەم و کورتیش ببوور گۆرانیەکە بە ناوی دەستم بگرەوەیە ئینشاڵڵا بە تەمەم دوای جەژن کلیپی بۆ بکەم دەستم بگرە تا هەموو دنیا بگەڕین تەمەەن چەند ساتێکی ماوە وە گوڵە دووری نەوارین دەستم بگرە وە گەڵایەک کە دەستی چڵی خۆی بەرنادا هەتا پاییز نەیوەرێنێ لە پەیمانی خۆی لەنا شۆفێرێکی تەمە 65 ساڵ لە حاجاوە ماوەی 41 ساڵە شۆفێری ئۆتۆمبیلی تایبەت و بار هەڵگریە و پێشتر لە فەرمانگەی کارەبا شۆفێر بووە و ئێستا خانەنشین بووە. مام اسماعیل 44 ساڵە شۆفێری کردووە و 41 ساڵیشە مۆڵەتی هەیە و باز دەوە دەکات تەنها یەک جار پسوڵەی پێبژاردن و سزادانی بۆ نەکراوە. لەو ماوە دوور و درێژەش تەنها یەک جار تووشی ڕووداوێکی بچووکی هاتوچۆ بووە لە مریشکێکیدا بەڵام پێیان نەبژارد. مام اسماعیل لە شەستەکانی تەمەنیدایە و پێشتر لە فەرمانگەیەکی حکومی شۆفێر بووە و ئێستا خانەنشین بووە. 41 ساڵ شۆفێری لە ئۆتۆمبیلی بارهەڵگر و تایبەت کردووە بەبێ ئەوەی بۆ تەنها جارێکیش پسوولەیەکی سەرپێچی یان پێبژاردننی بۆ کرابێ. لەگەڵیدا پیاسەیەکی ناوشار و بازارمان کرد. ئاخۆ ئەو ئێستا چۆن شۆفێری دەکات و نهێنی ئەوە چییە کە 41 ساڵە هیچ جارێک نەکەوتۆتە بۆسەی پۆلیسی هاتوچۆ و سەرپێچی نەکردووە. 3 ساڵ لە پێشەوەی کە ئیجازەی دایکە من سارم هەبوو بەڵام جێبمە بوو لەبەرەوەی لایگمە گوند و لادێن بەری مەرگەی دایم هاوینەم بارمان بار دەکرد لە ترۆزی لە کاڵک دواوەی نەفەریشمان دێنا بۆ ڕانیە و بۆ خەڵازە و بۆ سەنگە سەر لە ماوەی ئەو 41 ساڵیدا هەتا ئێستا من لەخوای بەزیاد بێ مخالەفەی هیچ شتێکم نەکردووە. سارەش مەلەکم بووە تاوەندی سارەی خۆم بۆی خۆم بووە لە ناسی ساڵگەوە لە خزمەتی دایرەی بووم هەر سارەی دایرە مەر بەدەستەوە بوو. ئەنجامی پابەندی و شۆفێریکردنی باش وەک ماسمایی دەڵێ سەلامەتیە. باس لە ئەزمموی شۆفێریکردنی ساڵانی ڕابردوو خۆی دەکات کە شۆفێرێکی سەرچێش نەبووە و تەنها یەک جار لە مریشکێکی داوە. یەک جارێکی نەبێت کاتی خۆی کە لە بنگرد بووین لەوێ دوو نەفەرم پێ بوو خصوصی بۆ کانیتۆم دەبردن ئەوی مریشکێک لەو بەرەوە پەڕێوە بۆ بەرە فری ئەگە فریەم ئیستابم کرد سوتفە لاخ مریشکەکەی گرت ئەگە لاخی گرێمی سارەکەم وەستاند و ژنەکە لەو بەرەوە تەماشایە کردین ئەمیکەم خوشکەرە نازانیا و مریشکە یەکی یەکتی بەرەوەڵایی منە دەشتم خوشکە باید چەندی تاوەکو بۆ بژم کۆرەتی عیبار باشتی و عربەکە ئەوەندەم عادیسە لە دەست ڕوویداوە. ڕووداوەکانی هاتوچۆ هۆکارگەلێکیان هەیە. پۆلیسی هاتوچۆ دەڵێت شۆفێر بە پلەی یەکەم دێت. خزمەتی یەکەم شوفێرە کە پابەندە بە یاسا ڕێنماییەکانی هاتوچۆ چونکە ئەگەر هەر کەسێک کە شوفێرێک پابەندە بە یاساکانی هاتوچۆ بە دڵنیاییەوە سەلامەت دەبێ تووشی هیچ ڕووداوێکی هاتوچۆ نابێ یاخود ئەگەر خوا نەکات تووشیش ببێ ڕووداوەکە سووک دەبێ. لە پابەندبوون بە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ هاوشێوەی مام اسماعیل شۆفێر خۆی و سەرنشینەکانی لەلایەک شۆفێر و سەرنشینانی بەرامبەریشی لەلایەکی تر سەلامەت دەبن. ئارەسەمی کوردستان 24 حاجی ئاوە. دەرەنجامی ئەم چیرۆکەکە گوێمان لێ بووەوەیە کە تێبگەین
باشترین شۆفێریکردنەوە نییە کە سەرکێشی و تەکنیکەکانی شۆفێری بە باشی بزانین بەڵکو باشترین شۆفێریکردن سەلامەتیە. ئاسوودە و تەندروست باش و سەلامەت.